خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لێ بێ. ئەمڕۆ دووەم دیداری گشتیەشێتی نیشتیمانی کوردستان بوو، دیداری نوێبوونەوە کە یەکێکە لە نەریتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەوڵەدا ڕێی تەواوی کادرانی حەزبەکەی لە بوارە جیاجیەکان وەربگرێ و ئەمساڵ جیاوازتر لە دیداری یەکەم نۆ کۆنفرانسی کرد و ئەمڕۆ دیداری گشتیە وردەوردە لیژنەکان کاری خۆیانەکەن. سەرپەرشتیاری دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سوپاسەوە بەڕێز قوبات تاڵەبانی لەگەڵ ئێمەیە. کا قوبات سوپاس، دیمانەت بەخێر، دەستخۆش بۆ دیدارە، شتێکی زۆر باشە. ئەبە وەکو ڕۆژنامەنووس ئەڵێم وەکو کادری حەزب نا دیداری دووەم بۆ، یعنی دیداری یەکەم هەدەفی خۆی هەناوە تاکو دیداری دووەم. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی کورساتی عەزیز. دیدار بۆ خۆی یەکێتی بۆ هەمووی لە پێناوی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. یەکێتیش حزبێکە کە هەمیشە زیندوو ماوەتەوە، هەمیشە بە خۆی داچوەتەوە، هەمیشە پرسی کردووە، هەمیشە هەوڵی داوە ڕەئی کادری خۆی وەرگێ، ڕەئی ئەندامی خۆی وەرگێ، سوود لە جیاوازەکانی ناو کۆمەڵگا وەرگێ. ئێمە لە دیداری یەکەم ئەگەر لە بیرتان بێت لە کاتێکی زۆر هەستیاردا بوو لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەوێ توانرا چەندین ڕە و بۆچوونی جیاواز کۆ بکرێتەوە. سیانزە لیژنە پێکێنرا و هەر لیژنەیەک چەندین ڕاستپاردەی هەبوو بۆ سەرکردایەتی ئەو کاتەی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ضمنی ئەو ڕاستپاردانە بەستنی کۆنگرە بوو، پیاچوونەوە بە هەیکەلەتی حزب و کۆتایی هێنان بوو بە نظامی هاوسەرۆکی. چەندین ڕاستپاردەی تری هەبوو کە لە وتارەکەی بەڕێز دکتۆر یوسف کە وەکو سکرتێری بڵین لیژنەی ئامادەکاری لیژنەی باڵای دیداری یەکێتی پێشکەشی کرد، نزیکەی 60% ڕاستپاردەکانی دیداری پێشووتر جێبەجێ کراون. ئەوانەی کە جێبەجێش نەکراون ڕەنگ بە هەندێکی لە دەرەوەی ئیرادە یەکێتی بوو بن، یان پێویستیان بە گۆڕینی یاسا بوو بێ، یان پێویستی بە ئیجراعاتێکی حکوومەت بوو بێت کە ڕەنگ بێ دەرفەت نەبوو بێ یەکێتی بتوانێ بە توانای خۆی جێبەجێیان کە. لە بینی دیداری پێشووتر و ئێستش چەندین گۆڕانکاری گەورە ڕووی داوە. کۆنگرەیەکمان بەستووە، دوو هەڵبژاردن بەڕێوە چوونە، هەڵبژاردننی مەجلیس ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش. بۆیە ئێستا کاتیەتی لەم سەر و بەندەیە لە کاتی پێکەرانی حکوومەتی داهاتوو، لە کاتێکە گۆڕانکاری لە ناوچەکەیە ڕوئەدا، لە کاتێکە کە لە پێش هەڵبژاردنێکی دیکەین دووبارە دابنیشینەوە لەگەڵ کادرەکانی خۆمان، ئەندامەکانی خۆمان، دڵسۆزەکانی خۆمان، تێکۆشەرەکانی خۆمان کە سوکاری شەهیدان و گەنجان و ژنانی خۆمان تاکو و ڕەئیان وەرگرین بزانین یەکێتی بەرەوکوێ بڕوە لە قۆناغی کە لە بەردەممانایە. ئەنی ئەتانەوەیە کا قوبات ڕەئی کادری خواری خوارەوە بکەن بە قەراری حەزبەکەتە؟ بەڵێ، خۆی لە نەتیجە یەکێتی بە کادرەکانیەوە جوانە، یەکێتی بە کادرەکانیەوە بەهێزە و ئێستا وەکو خۆشت ئاماژەت پێدا پێشەوەی ئەم دیدارە گەورەیە بڵین ئەنجام بدرێ. نۆ کۆنفرانسی جا کراوە لە ناوچەی جیاجا لە هەرێمی کوردستان لە مووسڵەوە بیگرە تاکو و گەرمیان. بۆیە ڕائێکی زۆر کۆکراوەتەوە، ڕاستپاردەیەکی زۆر ئامادە کراون وەکو ڕەشنووس هی هەموو ناوچەکان کۆکراونەتەوە. ئێستا ئەمانە ئەهێنرێنە ئێرە لە ژوورە جیاجیەکان ئەم دیدارە مناقەشە ئەکرێن. مەلەفەکانیش هەمویان مهمن، مەلەفی ژنانە، مەلەفی پەیکەری حیزبە، مەلەفی گەنجانە، مەلەفی پەیوەندیەکانە، مەلەفی حکوومەتە، مەلەفی ناوچەی ١٤٠، مەلەفی پێشمەرگە و تێکۆشەرە دێرینەکانە. ئەمانە هەموو جەوهەری حیزبن و باوەڕی حیزبن. بۆیە کە ڕەئی کادرەکانمان وەرەگرین ئەمانە یارمەتی دەرەبن ببن بە سیاسەتی نوێ بۆ یەکێتی. ئێمە باسی نوێبوونەوە ئەەکەین، تەنها بەسمان نوێبوونەوە نییە لە دەم و چاو، دائمە سیاسەتەکانمان بگونجێن لەگەڵ ئەم سەردەمە، لەگەڵ واقعی، لەگەڵ خواستی خەڵک، لەگەڵ زروفەکەی کە تایە ئەژین. بۆیە من خۆشحاڵم کە و جۆش و خرۆشە ئەبینم ئەمڕۆ لەم دیدارە و ئەوەی کە تاکو ئێستش بینی ومانە لە کۆنفرانسە جیاجیەکان. ئەویستمەوە بڵێم کا قوبات، ینی تۆ ئەچیتار کۆنفرانسێک من چەند کۆنفرانسێک چووم، یعنی کە چیتە لیژنەکە حەماسەتێکی و کۆی کا قوبات لەوێ دانیشتوێ ئەوە کە بڕە قساکانی ئەزانێ ڕەئەکەی وەرەگیرێ. ئەم زیندوێتی و حەماسەتەی حەزبیە لە یەکێتی لە چیەوە هاتووە؟ خۆی یەکێتی هەروە بووە.
یەکێتی حزبێکی زیندوو بووە حەزی لە مناقەشە بووە حەزی لەوەیە بووە کە تەحەدای بڵین باوێک بکاتەوە ڕوبەڕووی بۆچوونێک ببێتەوە مناقەشەی بۆچوونە جاجاکان بکرێت ناو یەکێتیدا زۆر باشتر لە جاتیەوەی کە ئەم مناقەشەیە لە سوۆشال میدیایە بکرێ لەناو کۆبوونەوە و جەماوەر و ئۆرگانی حزبیدا بکرێت بۆ ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی کەسێک ڕەخنەی هەیە کەسێک پێشنیارێکی هەیە کەسێک پرۆژەیەکی هەیە کەسێک تێبینیەکی هەیە پێشکەشیکە حزب بڵین وەکو مەکتەبی سیاسیش ئەنواعی پرسیار و بۆچوونی خۆی هەبووە حازری کردووە لە کۆبوونەوەکانە نەی کردووە بە بڕیار تاکو بیهێنێتە ناو دیدار تاکو ئەو پێشنیارانەی خۆی پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و جەماوەرەکەی خۆی بکات تاکو وا بکە قەرارەکە کە درا قەراری من نەبێ قەراری حزبە لەسەرەوە بخوارەوە و لە خوارەوەش خۆشی بەشدار بوو بێلەی بزەبت لیژنەی تێکۆشێرە دێرینەکانتانێ تێکۆشێرەکان ئەمە مەبەستانەوە چیە؟ لەو لیژنەیە مەبەست ئەم لیژنەیە خۆ یەکەتی ئێمە هەموو هەڵبژاردنێک هەموو هەڵبژاردێکەتی پشتەکە بکێ بۆ ئەوەی تێکۆشەرەکانن فریا یەکێتیەکەون لە شەڕی داعش هەر پێشمەرگە خانەنشینەکانمان بوون هاتنەوەی بەرەی جەنگ و بەشێکی زۆریشان بەداخەوە شەهید بوون لەو شەڕە بۆیە یەکێتی ڕاستە هەمیشە حزبێکە کە ویستوێتی خۆی نوێ بکاتەوە بەسەر هەمیشە لە بیری بێت کە بێ شانازی بە تێکۆشەرە دێرینەکانیەوە بکە و بە پێشمەرگە قارەمانەکانیەوە بکە و بە کە سوکاری سەربەرزی شەهیدەکانیەوە بکە و بە زیندانیانی سیاسیەکانیەوە بکە بۆیە ڕەئیان وەرگرین ئەم حیزبەهی ئەوانە ئەم حیزبەهی قوبات نییە ئەم حیزبەهی ئەوانە ئەڵێن کاقوبات هەندێک شت سایتی سێبەر و سۆشال میدیا پرۆژێکی کاقوبات هەیە ڕوئیای بۆ حزب بۆ پەیکەری حزب گۆڕاوە ئەویش وتویەتی بگوێ لە دیدارەگرین ڕوئیای بەڕێزت لەسەر پەیکەری ئێستا حزب چۆنە ئەبێ گۆڕانکاری بکرێ یان بێگومان واقعەکە داوامان لێ ئەکا خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم واقعە ئێمە حزبێکین کۆنینەوە نزیکە 50 ساڵ تەمەنمان بۆیە ئەبێ بزانین کە ڕنگ بێ هەندێک ئۆرگان هەن لەم سەردەمەیە ناگونجێن لەگەڵ گەنجێکی 18 ساڵە عەقڵی نایبڕێ ئەبێ خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو واقعی کە ئێستەتیایە ئەژین تحدیاتەکانی کە ڕوبەڕووی عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە بوونەتەوە زۆر جیاوازت لەو تحدیاتانەی 50 ساڵ لەمەوە پێش بۆیە ئەبێ دیسانەوە نەترسین لە گۆڕانکاری و گۆڕانکاریشەوە نییە تۆ غەدر لێکێ بکەی و یەکێکی تر بێنیتە پێشەوە بەڕێز کاک بافڵ زۆر بە جوانی وتی یەکێتی پێویستی بە هەموویەتی تێکۆشەرەکان ئەبێ بێن دەستی گەنجەکانمان بگرن و ڕایان بهێنن و پێشیان خەن و بەشداریان کەن لە پرۆسی سیاسی بۆیە من پێم وایە ئەبێ بە پەیکەری حیزبا بچینەوە ئەبێ بە هەندێک لە ئۆرگانەکانمان بچینەوە نە لەبەرەوەی کە فلان کەس باشە و فلان کەس خراپە لەبەرەوەی کە واقعەکە داوامان لێەکە ئێمە هەمیشە بەرەو نوێبوونەوە زۆر وەختت ناگرم ژنان و گەنجان لە ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان شوێنیان کوێیە؟ ستونی سەرەکی پێشکەوتنی کوردستانن ستونی سەرەکی پێشکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستانن یەکێتی ئەبێ هەمیشە پەیامی هەبێ سیاسەتی هەبێ بۆچوونی هەبێ کە بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ ئێمە ئەوە فەرم و ئەحسای عێراقمان پێگەیشتووە خۆمان دەرکەوتووە کە ڕێژەیەکی یەکجار زۆری دانیشتووی عێراق بە هەرێمی کوردستانەوە خوار 30 ساڵن سیاسەتی یەکەتی چییە بۆ ئەوانەی کە خواردەمەند 30 ساڵن ئایا ئەو سیاسەتە گونجاوە بۆیان یان نە غێرە بێ گوێیان لێ بگرین فایدەی نییە من 30 ساڵ نەماوم توزێ تەجاوزی ئەوم هێشتا ماوەم بژیشتە بە گەنج حساب مەر چەندە بەپێی ئۆرگان و هینەکانە من لە گەنج دەرچوومە ئێستا قبوڵم ناکەن لە وەکو گەنج بەڵام ئەبێ گوێ لە گەنجەکان بگرین ئەرێ گەنجێکی 18 ساڵ تەمۆحی چییە لە یەکێتی چاوەڕێت چی ئەکا لە یەکێتیدا بۆیە لە جاتیەوەی من ئەو قەرارەی بۆ بەمە بێ خۆی بێ ئەو مناقەشەیە بکە قەناعەتمان پێ بکە سیاستمان بگۆڕین تاکو بگونجێ لەگەڵ داواکاری لە دوای ڕژاردنە ئەکیدم خۆت بەڕێزە سەرنجداوە گەنجێکی زۆر دەوریەکێتی و پەیامەکانیشێت یا کۆ ببەوە بڵێ ئەتانەوێت لە دیدار و لە پەیکەری داهاتوو لە کاری داهاتوویەکێتیا جێگەی بەرفراوان بگرن بەتەکید ئەبێ لە هەموو مەجالەکانە هەبن لەناو حیزب لەناو حکوومەت هەندێک کاندیدی گەنجی باشیشمان هەبوو لەو ئینتیخاباتەیە کە توانیویانە گەنجی خۆش کۆکەنەوە گەنجی باش کۆکەنەوە و ڕۆحەتی گەنجانە بگەڕێنەوە بۆ ناویەکێتیەوە پێم وایە لە هەمومان گەنجتر لەم بانگەشەیە خودی کاک بافڵ خۆی بوو بۆیە ئەمە
تەناهی نییە تەنها عەرزێک نییە کە بۆ کاتی انتخاباتەوە فەرموو ئەمڕۆ قسەکانی کاک بافڵیش زۆر واقعی بوون ئەو مقابلەی کە کردی لەگەڵ کەناڵە بەڕێزەکەشتان زۆر بە واقعانە قسەی کرد زۆر دوور لە ڕسمیات و لە سەنسۆر و لە دیپلۆماسیەتە قسەی کرد ئەوە ڕێی خۆی نەبوو ڕاستە خۆی بوو بەس ڕێی هەموو یەکێتی پێشکەش کرد لەو وتارەیدا لەو مقابلەیدا. دوجار پامت بۆ ئەوانەی کە نەهاتوونەتی دیدار یان دڕدۆنجیەک یان دوو دڵیەک سترێسێکیان بەرامبەر ئایندی یەکێتی هەیە قەراراتەکانی یەکێتی هەیە کاقوباتیان پێڵێ وڵی بەرنامەکەمانە ئەوەی کە ڕێزم هەیە بۆیان تاوان لەبەر هەر هۆکارێکە نەهاتبن یەکێتی زیندووە یەکێتی بەردەوامە بێت دیدارەکانی بەردەوامە بێت کۆنگرەکانی بەردەوامە بێت کۆنفرەنسەکانی بەردەوامە بێت کۆبوونەوەکانی بەردەوامە بێت ئۆرگانەکانی کارانە تر لە جاران ئیشی خۆیانەکەن یەکێتی حزبێکی توزێ عینادە ڕوبڕۆی زۆر تەحەدیات بووەتەوە ڕوبڕۆی زۆر ئینقیلاب و غەدر و زوڵمی دەرەکی و نەوخۆی بووەتەوە و ماوەتەوە لەسەر پێی خۆی ماوەتەوە و بەهێزتریش بووە بۆی هەر کەسێک کە خەونمەوە ئەبینێ یەکێتی نەمێنێ یان یەکێتی لاواز بوو بێ یان یەکێتی ببێ بە چەند پارتەیەوە ئەوە خەیاڵیان خاوە و بینی ویشیانە و ئەشی بینن کە یەکێتی ئەستێرەکەی هەمیشە بەرەو بەرزبوونە ئەڕوات و خۆشەویستیەکەشی لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرەو زیادبوونە ئەچێت و کاریگەریەکانیشی لەناو هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەشتا هەر بەرەو زیادبوونە ئەچێت. ئێمەش بۆ هیوایە زۆر سپاس دووبارە سپاس بۆ بەڕێز قوبات تاڵبانی سەرپەرشتیاری دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بەردەوامە بین.